هیوادار بین کە نەسلی داهاتوومان شەهیدی نەبێ. هەروەها ئەگەر نەسلی ڕابردوو بە چاکی ئەرکی خۆیان بەجێهێنابە ڕەنگە ئەو نەسلەی ئێمە شەهیدی نەدەبوو. بۆیە بیرەوەری شەهیدەکانمان جارێکی دیکە ئەمان هێنێتە سەر ئەو بڕوایەی کە بە بیر و باوەڕێکی چەسپا و بە دڵێکی پڕ لە شۆڕش و بە هیوایەکی بەرز خەباتی خۆمان درێژە پێ بدەین. ئەو خەباتە ئاکامی دەبێتە دووشت، هەم گیانی شەهیدەکانمان شاد دەکات، هەم میلەتەکەمان ڕزگارەکات هەتا لە دوا ڕۆژدا شەهیدمان نەبێ. ئەمانە وتەی پیاوێکن کە 15 ساڵ بەر لە ئێستا لە ڤیەنای پایتەختی نەمسا شەهید کرا. پیاوێک کە خەباتی خۆی و ژیانی خۆی بۆ ئاشتی تەرخان کرد. پیاوێک لە ناو گەردەلوول و گێژەڵ و کەی شەڕدا هەمیشە بە دوای زمانێکی تردا ئەگەڕا هەتا لە ڕێگەیەوە بتوانێ گفتوگۆیەک لەگەڵ دوژمنانیا ساز بکە. دکتۆر قاسملوو لە مێژ بوو ئەوەی دەزانی، لە مێژ بوو دەرکی بەو ڕاستیە کردبوو کە شەڕ تاکە ڕێگەن نییە. ئەو بە بیرێکی واڵاتر و بە چاوێکی تیژەوە ئەیڕوانیە ئەو دوا ڕۆژەی کە هەم کورد و هەم دوژمنەکانی ئەبێ یەکتر قوبوڵکەن و پێکەوە بە ئاشتی بژین. بۆیە دکتۆر قاسملوو بەردەوام دووپاتی ئەکردەوە کە ئەو شەڕی بۆ لە ناوبردنی هیچ لایەک هەڵ نەبژاردووە، بەڵکو شەڕ تەنیا ڕێگایە کە بەرەو ئاشتی. عەبدوڵڕەحمان قاسملوو مرۆڤ دۆست و لایەنگری ئاشتی بوو، باوەڕێکی قوڵی بە ئاشتی هەبوو. لەسەر بناغەی ئەم باوەڕەش بوو کە پێیوا بوو تند و تیژی و چەک لەگەڵ پێکەوە ژیانی بە ئاشتی ئینسانەکان و لێک تێگەیشتنی ئەوان نەگونجاو و ناتەبان. هەر بۆیە هەموو هەوڵی خۆی بەکارهێنا تا لەگەڵ دەوڵەت وتوێژ بکا و قەناعەت بەو دەوڵەتە بێنێکە ئێرانیکان و کوردەکان دەتوانن پێکەوە بژین و هەروەها جگە لە کوشتار و قەڵاچۆکردن ڕێگایەکی دیکە بۆ لێک حاڵی بوون و لێک نزیک بوونەوە هەیە. ڕاست لە کاتی جێبەجێکردنی ئەم مەئموریەتە ئاشتی خوازانەیەدا بوو کە کوژرا. بە کوژرانیوی بێزاری و نەفرەتێکی گەورە پێکات و بیرڕای گشتی داگرت. بیرڕای گشتی ئەوانەی کە ڕاستەوخۆ لەگەڵ کوردەکان لە پەیوەندیدا بوون و هەروەها ئەوانە کە کوردەکانیان دەناسی. دیارە ئەمڕۆ بە بڕوای من هەموو دنیا کوردەکان و مێژووی ئەوان دەناسێ و بۆ ناساندنیان پێویست ناکە هەموو ئەو کارە ساتانەی بەسەریان هاتووە بیجێڕنەوە. بەڵام لەلایەن دەوڵەتانەوە دیارە مەبەستی من دەوڵەتە ئوروپاییەکانە جگە لە دەربڕینی چەند وشە بە نیشانەی بەداخبوون و نیگەرانی دەربڕین شتێکی گەورە ڕووی نەدا. دیارە ئەگەر ئەمڕۆ لەم شوێنە ئەم قسانە دەکەم بەم هۆیەیە کە دەزانم بێ ئەژمار نوێنەری ئەو تۆهەنکە بەر لەوەی نوێنەر بن ئینسان و وەک ئێمە بیر دەکەنەوە. بەڵام چ کەسێک ئەم هەمووە هێزە دەبزوێنێ تا دەوڵەتەکانیان ناچار بن گوێ لە قسەکانیان بگرن. بەداخەوە دەوڵەتان دەنجی گەلان نابیسن. بەداخەوە دەوڵەتان دەنجی ئەو کەسانە کە لە گەلان نزیکن نابیسن. ماناکەی ئەوەیە کە دەوڵەتان دەنجی نوێنەرانی خەڵک نابیسن و تەنیا سیاسەت دەکەن. یا تازە ئەگەر بشتوانین پێی بڵێن سیاسەت، لە ڕاستیدا دەبێ بڵێن ئەوان دەسەڵاتێکیان نییە. هەر بۆیە من بە بیرکردنەوە لە عەبدوڵڕەحمان قاسملوو
کە بۆ ئێمە قوتبێک بوو هاتوومە سەر ئەو باوەڕەکە کەسێکی ئەو تۆ پێویستە تا ئێمە ناچار بە بیرکردنەوە بکە. دیارە لەو بوارەدا من لە فرانسوا میترانیش سەرمەشق وەردەگرم. بەڵێ بە سەرمەشق وەرگرتن لەم جۆرە کەسانە و ڕێنوێنی وەرگرتن لە بیر و ئەندێشەی ئەوانە کە ئینسان دەتوانێت لێبڕاوانە و قورس و قایم بە تواناییەوە هەنگاو هەڵبگرێ و سیاسەتی ئاشتی لە نێو گەلانی هاو پشت و هاو پەیوەندا برە و پێبدا. دکتۆر قاسملوو ساڵی 1930 زاینی لە شاری ورمێی کوردستانی ئێران لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە ورمێ و تاران تەواو کردووە. پاشان ساڵی 1948 بۆ خوێندنی باڵا ڕووی کردۆتە فەڕەنسا و لە دواتریش بۆ درێژەدان بە خوێندن و وەرگرتنی بەکالۆریۆس چۆتە چیکۆسلۆڤاکیا و لەوێ پلەی بەکالۆریۆسی لە بواری کۆمەڵایەتی و سیاسیدا بەدەستهێناوە. لەگەڵ سەرکەوتنی دکتۆر مصدیق و پەککەوتنی بزوتنەوەی خۆماڵیکردنی نەوت گەڕاوەتەوە ئێران. دوای 5 ساڵ خەباتی نهێنی و ئاشکرا جارێکی تر لە ساڵی 1962دا گەڕاوەتەوە چیکۆسلۆڤاکیا و لە زانکۆی پراگ بڕوانامەی دکتۆرای لە بواری ئابووریدا بەدەستهێناوە. دکتۆر قاسملوو هەر لەو زانکۆیەداوانەی ئابووری سۆسیالیستی و ئابووری سەرمایەداری و تیوری سەرهەڵدانی زانستی ئابووری وتۆتەوە. لە نێوان ساڵەکانی 1970 تا 1970 لە زانکۆی سۆربۆنی فەڕەنسا لە بەشی زمان و شارستانیەتی کووردا کاری کردووە. تێکۆشانی سیاسی دکتۆر قاسملوو لە ساڵی 1945 زاینیەوە دەست پێەکە. سەرەتا یەکێتی لاوانی دیموکرات لە ورمێدا ئامەزرێنێ و پاشان بە ڕسمی ئەبێتە ئەندامی حیزبی دیموکرات. دوای نەمانی کۆماری کوردستان بەشێکی زۆر لە هەڵسوڕاوان و کادێرەکانی حیزبی دیموکرات ئاوارە ئەبن و حیزبی دیموکراتیش بە تەواوی لە چالاکی و گەشەکردنەکەوێ. بەڵام دوای ئەوەی لە ساڵی 1970 بەیانی 11 ئازار لە عێراق دەرچوو، دکتۆر قاسملوو لە ئەوروپاوە گەڕاوەتەوە کوردستان و لەگەڵ چەند هاوڕێیەکی خۆیدا جارێکی تر بەرنامەی سیاسی و پەیڕەوی ناوخۆ و خاڵە گرنگ و ستراتیژیەکانی حیزبی دیموکراتی داڕشتوتەوە. دواتریش ئەم پەیڕە و بەرنامەیە لە کۆنگرەی سێهەم کە ساڵی 1973 بەسرا پەسەند کرا. ئیتر لەو ڕۆژەوە هەتا ڕۆژی شەهیدبوونی دکتۆر قاسملوو لە هەموو کۆنگرەیەکدا وەک سکرتێریە و حیزبە هەڵەبژێرایەوە. سەرنجام خۆتان دەزانن ئەوە ساڵی چوارەمە کە گەلی کورد لە کوردستانی ئێران دیفاع لە ئازادی و موجودیەتی خۆی دەکات. چونکو گەلی کورد لە ماوەی ئەو 4 ساڵەدا زۆر باش تێگەیشتووە کە فرسەتێکی تاریخی بووی هەڵکەوتووە بۆەوەی دیفاع لە ئازادی خۆی بکات. زۆر باش تێگەیشتووە کە ئەو جارە کەرچەکی بەدەستەوەیە کە یەکگر و یەک پارچەیە نابێ ڕێگا بدا دژمن زاڵ بێت. لەبەرەوە خەباتەکە بە تند و تیژی درێژەی هەیە